خانم جان چۆنی؟ مانوو نەبی جەناب بەس نەبووی ئێستش ماڵە بیرکەوتەوە. ێ باشە بە قوبان نەموت ئیشمان لێ لە کۆمپانیا مێنینەوە. کۆمپانیا بە شەو؟ ئیش و کارمان زۆر بوو لە کۆمپانیا کاگڕۆڤ تێ بێ بمێنەوە کەس نەڕاتەوە هەتا ئیش و کارەکان تەواو بێ. کاگرۆڤ پێم ناڵێ ئەم کاگرۆڤە بۆچی ئەوەنە گرنگی بە تۆیە؟ ئەرێ دەبەستە ماڵە بە قوڕ نەگیرەوە لەسەر شتە ڕووی. ئەم بۆنە چییە؟ تۆ قەت بۆنیاوە لە خۆ نەیاوە. کاگڕۆڤ بۆنی تازەی کڕی بوو هادێکی فشقێکی لێمەدا. بەسە کاگرۆڤ. ئەرێ دەبەستە ماڵە بە قوڕ نەگیرەوە لەسەر شتە ڕووی و بۆنە لەسەر شتی پڕپوچە ڕووی تۆش. چییە؟ تۆ خیانەت لە منەکەیت؟ یانەتی چی؟ دوایەوە مستاڵە خۆشەویستی تۆ خیانەت لە منەکەی خیانەتکار. ئەرێ تۆ بۆ نەناحەڵت خیانەتی چی وەرە کچێ؟ ئەرێ وەرە لەگەڵ تۆ نییە؟ بۆچی وا خۆتت تێک داوە؟ بێدەک بە باجی خەجیە زوو بکە جێ ڕستای خیانەتی لێ کردو. ئەرێ وە چێ تۆ بۆ خۆتە شێت کردووە؟ ئەوە چییە؟ بۆ چۆ؟ وەرە لەگەڵە. یا ڕەبی خوایە زۆر شکرم بە بەشە تووشی چی بووم؟ وەرە چی؟ دایشە ئەوە چیەکەی؟ بێدەک بە تۆ تەواوی؟ چی نییە؟ وەختی بۆی نییە وەرە بابزانین چیان هەیە لە ناو سەلاجەی نەخەوتم لە کۆمپانیا خەریکی ئیش و کار بوو تۆ بۆ عەقڵە لەدەستداوە. وەرە ماستاوی خۆ من ناخۆ حەزم دۆیە ئەو دۆیە خۆشیان نەخواردەوە مەستە بزانین چیان لە ناو سەلاجەیە ئەو هەموو شتەی لە ناو سەلاجەی هەیە کچێ خیاریان هەیە کچێک تووریان هەیە خاسیان هەیە شارۆخیان هەیە شارۆخ ئەو هەموو شارۆخە گەورەی ئەو هەموو حەسیرەی ئەو تا قاشەکت دەدەمی هاوە قاشەکە ڕاوەستە بەڵام منیش ئەوەی دەربینم